لا باکووری ناحیەی گوڵاڵە و باشووری قەزای خانەقین تیرۆریستانی داعش جموجوڵی خێرایان بۆ ئەنجامدانی کردەوە تیرۆریستیەکان دەست پێ کردوێتەوە. لە ساڵی 2019دا 45 تا 50 کردەوەی تیرۆریستی لە ناوچەکە تۆمار کراوە. بۆشایی ئەمنی ناوچەکە ڕێگە خۆشکەر بووە بۆ دروستبوونی جوگرافیایەک کە ئێستا تیرۆریستان وەک مۆڵگەی خۆیان بەکاری بهێنن. زۆرترین چالاکی تیرۆریستان لە گوندەکانی باکووری ناحیەی گوڵاڵەیە. هەریەک لە گوندەکانی شێخباو و ئیسلاح و شێرک و قایە و محونتا لەو گوندانن کە تیرۆریستانی داعش بەکاری دەهێنن بۆ ئەنجامدانی کردەوە تیرۆریستیەکانیان. داعش نەگەڕاوەتەوە، هەر خەڵکی ناوچەکەیە، سنەی با بڵێن عەرەبی ناوچەکەیە، ئەوانە کاتی خۆی لەگەڵ داعش بوون و بەتەمای ئەوە بوون لە ڕێگەی داعشەوە جارێکی تر وەکو جاران چۆن باسی بوون بگەڕێنەوە و ناوچانێشکە لەژێر ئەو ناوچانێش کە تعریب کراوە لە ڕێگەی ئەوانەوە بگەڕێنەوە بۆ ناوچەکانی خۆیان. ناحیەی کوڵەجۆی سەر بە ئیدارەی گەربیان هاوسنوری ئەو گوندانەی ناحیەی گوڵاڵەیە. لاوازی سوپا و هێزە ئەمنیەکانی عێراق لە ناوچەکە وای کردووە دەرفەتی پەلاماردانی ناحیەی کوڵەجۆ بۆ تیرۆریستان ئاسان بێت و دوجار شەوی 30 تەمووز هێرشیان کردە سەر ناحیەکە و 10 کەس لە هێزەکانی ئاسایش و پێشمەرگە و خەڵکی مەدەنی شەهید و بریندار بوون. من ئەتوانم ئامارێکە بمێ کە لە ماوەی ساڵی 2019 زیاتر لە 45 بۆ 50 کردەی تیرۆریستیان کردووە لە دەوروبەری خانەقین و ناوچەی دیالە. و لە سێمانگی ڕابردووە کە بارگای سری فەوجێکی ئێمەژ لە سێمانگی ڕابردووە نزیکەی 15 بۆ 20 کردەی تیرۆریستیان کردووە. تەنها گوڵەجۆ مستهدەف نییە بۆ کردەی تیرۆریستی، بەڵام هەموو ناوچەکە مستهدەفە، لەبەرەوە ئەوانە گروپی تیرۆریستین لە هەر شوێنێ بۆیان بگونجێ ملائیم بێ کردەی خۆیان ئەکەن و زەربەی خۆیان ئۆشێنن. پەلامارەکانی داعش و کردەوە تیرۆریستیەکانیان وای کردووە ئێستا لە ناوچەکە هێزەکانی پێشمەرگە و ئاسایش ڕێوشوێنی تونتر بگرنەبەر بۆ ڕێگری و سنووردارکردنی چالاکی تیرۆریستان لە ئەگەری هەماهەنگیش لەگەڵ سوپای عێراق خاڵی سەرکەوتن بەسەر تیرۆریستان بەهێزتر دەبێت. شاخەوان محەممەد، کوردسات نیوز، گەرمیان.